جناب دەگەر بێتە ئێرە پێمان بڵێیت باسی ڕووداوەکەمان بۆ بکەیت لەکوێ بووە چۆن بووە. سەرەتا بە خێراتتان دەکەم. ڕووداوەکە لە ناو خستەخانەی ڕاپەڕین لە شاری هەولێر بووە. سعات 11:30 نێڕوانی منداڵەکەم پێویستی بە ئۆکسیجین ببردمە خستەخانەی ڕاپەڕین لە نەورۆزی تایبەت گواستمەوە لە بۆ وێندرە و لەوێ داخل کرا. بەڵێ بەڕێز وەریانگر منداڵەکە ئۆکسیجینیان لەسەردانا فحسەکانیان لەبۆ کرد، بەڵام سعات 8:30 لە بۆ 9 شەو ئۆکسیجینیان لەبەر بڕایە. ئیتر ئەو حالەتە ئۆکسیجین لەسەر منداڵەکان قەتع بوو، ئەوان دەرێن ناو خستەخانە ئۆکسیجین من هەبوو، بەڵام منداڵەکەی من بەبێ ئۆکسیجینی مردووە. بەخۆیان دەزانن کە نابێت بە مدەی دەقا لەسەری لا بکەی ئۆکسیجینەکە. ئیتر ئۆکسیجینیان لەسەر لادایە، لەگ لەسەر لادابی ئەوان ئۆکسیجین قەتع بووە لە ڕئیسیەوە. تقریبا 5-6 منداڵێکی تریش گیانی لەدەست داوە. ئیتر دوای ئەوەی کە منداڵەکان حاریان تەواو خراپ بە ئەو 5-6 منداڵێک کە تەمەنیان لە 1 ڕۆژە و 2 ڕۆژە بووە تەواو وەزعیان خراپە، چونکە زۆر پێویستیان بە ئۆکسیجین بووە، بەبێ ئۆکسیجین هیچ شتێک ناکرێت. ئەم منداڵانە تەواو ژیانیان لە خمەترسی بوو و هیچ توانە هیچ مەجالێک نەماوە. ئەو کاتی هاتوونە بەڕێوەبەری خستەخانەکە و دکتۆرەکان هاتینە هەوڵیاندایە هەندە ئەوەی سناعیان لە بۆ کردیە شتی سەرەتایی، بەڵام لە دەست سووتە دەرێ و کە توانای ئەوە نەبینێت. چێ لە ناو نەخۆشخانەی ئەوەی کە جەنابەت باس کردن ناو نەخۆشخانەی ڕاپەڕین لە شاری هەولێر چێ پێتانی گوت مردنی ئەم مناڵە بەهۆی ئۆکسیجینەوە بووە؟ بەڵێ بەڕێز دکتۆرەکان هاتن، من دایکم لەوێ دەرێ بوو، بە خۆتان دەزانن ناو خستەخانە شوێنەکە نازانن پیا لێن دەرەبی، بەڵام دایکم تەلەفۆنی بۆ کردن گوتی وەرنە ژوورەوە لەبەر ئەوەی منداڵەکان نەک هەر منداڵەکان تووشی ئەو حالەتە بوون و ئۆکسیجین دەرێن، ئۆکسیجین دەبڕێ، ئۆکسیجینیان لەسەر کوژایتەوە، ئۆکسیجینیان لە بۆ نایە. طبعا لە خۆشمان دەمانزانی و دکتۆریشی بۆ می گوتی بەداقەن ناوی ئۆکسیجین لێبڕ، هەتا لە بۆ فحسەکان بتلی ئۆکسیجینمان بەدەستەوە گرتێ بتمان لە بۆ فحسی خین لە بۆ ئیشاعە لە بۆ شتێک بتلی خینمان بتلی ئۆکسیجینمان بەدەستەوە گرتیە بردیتمان لە بە ئەو شتانە. لەو حالەتەش ئەو ڕۆبەڕێز بەڕێوەبەری خستەخانەش بخۆی قسەی کرد لە کەناڵی ڕوودا و ئەویش ئاماژەی بۆ کرد کە حالەتێک بوو ئەوەی بەڕێوەبەری یاخود لایەنی ئیداری لە شاری هەولێر یاخود لە ناو نەخۆشخانەکە و بەڕێوەبەری تەندروستی هەولێر باس لەوە دەکەن کە مردنی ئەو مناڵێک کە ئێوە جەنابتان باسانەکەن بەهۆی ئۆکسیجین نەبوو. وەڵامی تۆ وەکو باوکێک کە ئەو مناڵت مردووە وەڵامی تۆ چییە بوو؟ وەڵامی من کەسێکی ئاساییم، کەسێک نیم دکتۆر بم لە ئەوە بزانم، بەڵام ئەوە وتەی خۆیان بۆ کە نابێ ئەو منداڵە بە دەقا ئۆکسیجینی لەسەر لا بچێ. زیاتر لە 4 چوومە لای دکتۆر کە فحسەکانمانە بۆ کرێت، دکتۆر مناڵەکەی من هیچ کێشەی هەیە، گوتی هیچ کێشەی نییە، تەنها پێویستی بەوەی ئۆکسیجینی لەسەر بێ. گوتم دکتۆر هیچ نەخۆشیی هەیە، ئەوەندە فحسەمان لە کلی شەعامان گرتیە، گوتی هیچ نەخۆشیی نییە. ئەگەر ئەو نەخۆشی هەبوو منداڵەکەی من بەبێ ئۆکسیجینیش ینی ئۆکسیجینیش لەسەر بایە هەر دەمرد، با ئۆکسیجینی لەسەر بایە ئەو جەب مردا بایە بێ لەوەش بابم نی بوو کە بردم بیگوتە منداڵەکەی تۆ نەخۆشی هەیە و ئۆکسیجین لەسەر دادنێن ئینشاڵڵا خوا ڕەحم دەکات. چ کاتێک بێوەیان گوت کە ئۆکسیجینی مناڵانەکەم بۆ تۆ یاخود نەماوە؟ لە کاتێک کە منداڵەکان تەواو وەزعیان خراپ بووە، کاتێک کە ئەو 5-6 منداڵەی کە تەمەنیان زۆر گسکە بوو تەواو وەزعیان خراپ بووە، ئەو حالەتە هاتوون وتیان ئەگەر ئۆکسیجینیان دانایتەوە ڕاست ئۆکسیجینیان لە بۆ هیناینەوە، بەڵام لە ئەوە چوویتە دەرێ ئەو 5-6 منداڵەکە مردوون لەوە چوویتە دەرێ کە توانای ئەو بمینێ، ینی ئۆکسیجینیان لە داناینەوە پێشیان وتون تا سعات 12 ئۆکسیجین دەمینێ. لە ئێستادا بەڕێوەبەری تەندروستی هەولێر لە ناو ستۆدیۆ ئێلارتیا لەو بەرنامەیە ئەو ئێستا دەڵێت مردنی ئەو مناڵە بەهۆی تەندروستی بەهۆی ئۆکسیجین نەبووە. وەڵامی تۆ چییە؟ وەڵامی من ئەوەیە، من زیاتر لە 4 چوومە لای دکتۆر، ئەو دکتۆرەی کە منیشی نارتە لای خستەخانەی ڕاپەڕین، هیچ یەک لەمانە من باشی منداڵەکەم دەکرا پێم بڵێ ئەگەر منداڵەکەی من تەنها پێویستی بە ئۆکسیجین نەخۆشیێکی هەیە دەکرا پێم بڵێ، ئەمن 4 زیاتر پێم وتوتی تەنها پێویستی بە ئۆکسیجینە و هیچ باسی نەخۆشیێکی نەکردێت. چوومە لای گویتی فحسەکانی دەرچوو پۆزیتیڤ و هیچ کێشەشی نییە. و ئێوە جگە لە مناڵەکەی تۆ چەند مناڵت تردی کە بۆ حاڵەتە مردوێ؟ بەڕێز من ناو خستەخانەکە نەبووم، بڵێم لە ڕێک ناو قاوشەکە بووم، دایکم لێ دەرێ بوو، دایکم وازانم منداڵی من خالد تەنها ئەو پرسیارەی لێ بکە چ پزیشکێک بە دایکی ئەم هاوڵاتی وتووە کە مناڵەکەیان بەهۆی نەمانی ئۆکسجینەوە گیانی لەدەست داوە؟ کە دایکت لێ بوو ئەو پزیشکە چێن یاخود چەند پزیشک بوون یان ناویان دەزانن کە لە دیار نەخۆشەکە بوون لەو کاتێ مناڵەکە ناویان نازانین، بەڵام بە قسەی دایکم کە دەڵێ دکتۆرێکی ژن و دکتۆرێکی پیاو بووە هاتوونە پێیان وتون کە ئۆکسیجینمان چارەسەر کردیە، دوایش پێیان وتون دەبێت خەمەک لە منداڵەکانی خۆتان بخۆن لەبەر ئەوەیە تا سعات 12 ئۆکسیجین دەبینێ، بەڵام ئەو مدە کەمەی کە ئۆکسیجین بڕایە و هەتا هینایتیانەوە ئەو منداڵانە زۆر گچکە بووینە تەئسیری لێیان کردی.